دیارە ڕەوانشاد هونەرمەندی گەورەی کەرکووک سابر کوردستانی ڕۆڵێکی زۆر باڵای هەر بە پێشخستنی هونەر لە کەرکووکە بە دەنگە زوڵاڵەکەی باوشە جوانەکانی بەشداری کرد لە پێشۆبردننی بەرەو پێشۆبردننی هونەر لە کەرکووکە لە کوردستان بەگشتیشە و من دەستخۆشی لە مەکتەبی ڕۆشنبیری و پارتی دیموکراسی کوردستانەکەم بۆ ئەنجامدانی ئەم فستیڤالە بۆ یادکردنەوەی ئەو هونەرمەندە مەزنە و مەفروضە بۆ هەموو هونەرمەندەکان ڕێزیان لێ بگیرێ تا لە حیاتیان ڕێزیان لێ بگیرێ دوای مردنیان ڕێزیان لێ بگیرێ. هونەرمەند سابر کوردستانی بە دەنگ خۆشەکەی بە کەلیماتە جوانەکەی بۆ لەحنە خۆشانێکی ئایگوت بەڕاستی بەشداری کرد کە بۆ بەرەو پێشبردننی هونەر لە کەرکووکە. هیوادارم ئەم جۆرە چالاکیانە بەردەوام بێ بۆ یادکردنەوەی هەموو هونەرمەندەکان.